سپیەوە گۆشتەکە زیادە گۆشتە ئەوە زیادە گۆشتە ئەوە زیادە گۆشتە ئەوە زیادە گۆشتە هاتووە هەتا بەشی سەرەوە. یەکێک لە هۆکارە هەرە سەرچیەکانی گرێی شێرپەنجەی میزڵدان جگەرە کێشانە. ڕاستە زۆر جار هۆکاری سەرەکی دیار نییە، ئەکرێ هۆکاری ویراتی بێت یان پیسبوونی ژینگە یان بە ساڵاتچوونی تەمەن، بەڵام ئەو هۆکارێکە مرۆڤ دەستی تێدایە و ئەکرێ مرۆڤەکە تووشی شێرپەنجەی میزڵدان بێ جگەرە کێشانە. ئێمە ئێستا چارەخوازێکمان پێش 6 مانگ لەبەردەستدا بوو کە تەمەنی لە خوار 50 ساڵەوە بوو بە کەتافەیەکی زۆر جگەرەی دەکێشا. دوای ئەنجامدانی پشکنین بۆمان دەرکەوت کە گرەیەکی زۆر گەورەی لە میزڵداندا هەبوو. طبعاً ئێمە هەستین بە ئەنجامدانی نەشتەرگەری دەرهێنانی ئەو گرەیە بە نازور بە 2 جەلسە لە بەروی گرەیەکەی گەورە بوو. سوپاس بۆ خوای گەورە میزڵدانی تەواو پاک بوویەوە و دوایی ڕێنماییمان پێدا و ناردمان بۆ لای دکتۆری پسپۆری شێرپەنجە و 6 جەلسە میزڵدانی شوشتەوە بە دەرمانی تایبەت. سوپاس بۆ خوای گەورە گرەیەکە تا ئێستا کۆنتترۆل کراوە لە میزڵدان. بەڵام هەمان چارەخواز ئەوەی کە جێداخە 6 مانگ دواتر هەمان زۆری گرێ ئەوجار لە بۆڕی گورچیلەی چەپی تووشی بوو. طبعاً ئەم زۆرە گرێ ئەگەر بداتەوە بۆڕی و بە مەسافەیەکی زۆر ناکرێت لە ڕێگای نازور دەربهێنرێ و ناکرێت پشتگوێ بخرێ. ئێمەش بە ناچاری ئێستا هەستین بە نەشتەرگەری دەرهێنانی گورچیلەی چەپی لەگەڵ بۆڕیەکەی. بەڵام سوپاس بۆ خوای گەورە گورچیلەی ڕاستی باشە، ئێستا باری تەندروستی جێگیرە، هیچ کێشەیەکی نییە. بەڵام ئەبێ چارەخوازان ئەوانەی کە مەترسیان هەیە بۆ ئەم حاڵەتە ئەبێ 100% واز لە جگەرە بێنن و ڕێنمایی تەواوی پزیشکی جێبەجێ بکەن هەتاوەکو لە داهاتوودا کێشەیان بۆ دروست نەبێ. زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەتی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.